بخیر بین بو پیشنگاه ناونتوی یا استکهلم. هیرو دی پیشنگاه هنه. یک پیشنگاه استکهلم یا موبیلیا و یا دنجی پیشنگاه روناهیه. به حکم هبونا باکور اروپا نزدیکی قطب باکور دبیجن روناهیا و گلکی تایبته و لوما جی پیشنگاه دوام ناوی وکرنه روناهیا باکور. گلک اگر هنه دهیلن کو موبیلیا و جیهانا دیزاین لسوید گرینگ و سرنجراکش به. دارن ولاتن سار به چاوانیا باشن و جبو موبیلیا گنجاون. و دی جیهانا دیزاین ده سویدیه که جوان ولاتن پیشنگ و سال بسال جی باشتر دبه. ده وی بشیدا همو موبیلای هاتنا درست کرن جه خیزرانانن و درست کرنا موبیلش خیزرانان لگلک ولاتن دنیای بناو بانگن و لگور دل خلکینه. اف موبیل الویدره هر پرچه یک جوان دیزاینر وی بسر خوی ناوی ویل بندانینه. تشتی تایبت وان خیزران ده اوه مرود کاره گلک جوره خیزران هلب جیره و رنگین که لوان خیزرانان دادن مرودی ساد کاره هلب جیره. و اوه تشتی که پیتی نگریدان دوی بشه که دست مدا ماده اوه بخواه جه خیزرانه لی اوه دن الپیشمن لاستیکن مرود کاره هم رنگ وان هم جی چاوانی وان بخواه هل بجیره بری که مرود تشتکی بخوازه که اوناش مرر چه بکن ده همو سردمان دا پیدوی انسانان به گرمایی و روناهی هبویه. دوی وشی کم نالینه پلیت یانجی صوبه گرمایی تین افروتن جرودا سیرامیکن و به فیر کنترل به کنترل جدور دا مرود کانه گرمایی وان کیمو زیده بکه. لور لپیشوا ام دبینن صوبه این آگرن گلکی جوانن جبو هندر مالان جیب کارتین و جبو دروی مالان جی هنه لسر ماده یا اتانول کار دکن او ماده جی دبیجن که گلکی دومان درناخه و صوبه هان وکو نمونه 3 لیتر اتانول دکونه و او 3 لیترنا بشی 6 ساعت بیکتن دکن افادن الوی آلی هنکی مستره و گالونه 5 لیتران راد که بشی 6 ساعتان دکه اگر به تمامی هاتبه وکرن جبر 3 جوره وکرن وی هنه لگور پیدوی مرون به گرماییه اگر مرو حتی داوی وکه و گرمایه حری داوی پیده او 5 لیتر اتانول بشی 6 ساعت آگر دکن تکنیک و دیزاین روناهیه هر روز لپیشت که و تجاری جی رانه بستیه. لی هر حال تشتک د کلاسیک ده هیک و هر تم خلکی بالی خود دکشینه. هر چند روناهی و دیزاین ویل پیشت که جی لیدیس جی وک عمل ورد بینن اف دیزاین و متریال کون هست که کلاسیک دیده مرو
حتی لمپه که او بکارتی نجی او لمپه هانا گلکی کفن و کلاسیکن ده فرما خویا کلاسیک ده و به تکنولوژیا مدرن گلکی خلقی بالی خود را دکشینه. مرود کاری لسر گلک متریالا بفکره جبو دیزاینا هندرماله لی دیزاینش کاغاتن هون چجرد بیجن اگر دیوارش کاغاتن به لمپش کاغاتن بن و همه مبل هندرماله داش کاغاتن بن وکوند بنن ام نالجیکینه همو متریال وان تنش کاغاتن برنگ جور و گلک فرم جی چید بن ستيفاني دیزاینرا افتشته لوی درینه وین هاج مرب کرتی بحث بگه دیزاین ویچنه. We're creating paper architectures or paper and textile. ئێمە دیکۆراسیۆن لە کاغەز و پارچە دروست دەکەین. ئەو شێوە دروستکردنە زۆر ئاسانە و دەست و بردی تێدایە. بەم شێوەیە ئێمە دەتوانین دیوارێک لەلایەک ببینە لایەکی دیکە یان شکڵ و شێوەی بگۆڕین یان دەرگایەکی تێدا بکەینەوە. مرۆڤ بە ئازادی دەتوانێت دیکۆراسیۆنی ماڵەکەی بەو جۆرەی کە حەز دەکا بیگۆڕێ. ئێمە سێ جۆر مەتریاڵ بەکار دەبین. کاغەز کە 50% ئەو کاغەزە لەو کاغەزە کۆنانە بەکاردێت کە جارێکی دیکە دەیکەنەوە بە کاغەز کە پێی دەڵێن ڕیسایکل. ئێمە فایبەر بەکاردێنین لە داری وڵاتانی باکوور. ئێوە دەزانن کە دار لە وڵاتانی سارد قایمن و کاغەزی باشی لە دروست دەبێت. مەتریاڵی سێمیشیان پۆلەرینە. دیوارێک کە درێژایی 4.5 متر بێت. ئەگەر کۆ بکرێتەوە دەبێتە 4.5 سانتیمەتر و گواستنەوە و هەڵگرتن و دانانی گەلێک ئاسانە. ئێمە کۆمپانیایەکی کەنەدین بەڵام بەرهەمەکانمان لە ڕێگای ئینتەرنێتەوە لە سەرانسەری جیهان دەفرۆشرێن. جه هنر و دیزاین را چه سینور نینن جبر که اوج فانتازیا مروانته و فانتازی جی به سینوره ام نهال جیه کینه همو بر همین لوی داره و کچکهان ربکن اما نهاجی بپرسن گاوا کو مرو تشتکی دیزاین دکی مرو چه تشتان برچاوند به هی ربکا یا دمها آلتی هوپ دین دیزاینر vad man tänker på när man designar någonting? Man tänker väl på först och främst att jag vill att mina bord ska vara så här, bara få landa. شتێکی زۆر گرنگ کە من بیری لێ دەکەمەوە ئەوەیە کە دەمهەوێ بەرهەمەکانی من جێگای سروشتی خۆیان لە نێو ماڵدا بگرن دەبێ هەر شتێک لە نێو ماڵدا یارمەتی هارمۆنی بکات لە ئاکامدا ببێتە هۆی ئارامی دەرونی و ڕاحەتی مرۆڤ لە نێو ماڵەکەدا. En glädje i att se ett bord. Vilken är Rebeckas nisch när man går till ett hem och säger här är Rebeckas, då man känner igen? ئەو بەرهەمانەی کە لە دەوروبەری من دەیانبینن بەرهەمی خۆمن و هەمووی بەدەست دروست کراون. لە هونەرەکەی مندا هەست بەوە دەکەی کە گەڕاویتەوە بۆ هونەری 50 و 60ەکان. ئەو مێزەی کە ئەو گوڵەی لەسەرا من پێشتر لەسەر پارچە بە ڕەنگی ڕۆغەنی گوڵم پێ دروست کردووە و کۆپیم کردوتە سەر مێزەکە. یەکەم جار ساڵی 2011 کە بەشداریم لە پێشانگای نێودەوڵەتی ستۆکۆڵم کرد تەلەڤیزیۆنی سوید SVT ئەو مێزەیان برد و لە بەرنامەی سەر لە بەیانیان بەکاریان دێنا و پیشان دەدرا. لە هەڤهاتن و هەرمۆنیا هەندر ماڵێدا لە دەرڤە و لە جیهێ کار و پەیوەندیە موبیلیا برۆناهیە را هەنێکن ji mijarên ku dîzayneran di semînaran da şîrove dikirin. Piştî vêgerahanê di pêşangehê de mirov dibîne li gelek ciyan dîzaynên kevn û nû tevlihev kirine.
كلاسيك ومودرنيزم تبل هفكرنا وغايتها بنجهيجي جي أوا كمروف دهندر مالا خدا بآرامي وآشتي بحسي عين وك بياما بودا جبو آشتي وجبو آرامية